بیدعە کارەساتێکی ئەوەندە گەورەیە، ئەوەندە ترسناکە، هەنچەندێ بە دوای بگەڕێ خۆتی لێ پارێزیت هێشتا هیچت نەکردووە. بەس ئەوەندە دڵەکەت خۆشەویستی بۆ ئەهلی سونە هەبێت، مەلە الله قەلبەکە نوورا، الله دڵ و پڕەکا لە نور، بەس بەوە کە دڵت خۆشەویستی بۆ ئەهلی سونەتیا بێت. بەس ئەوەندە مەیلت بۆ مبتەدیع هەبێت، غەزەبی الله تعالى لەسەرت واقع بێت. بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمێت: من حدث حدثا أو آوى محدثا. ئەمەم بۆیە باس کرد ئاگاتە لە مبتەدیع بێت، داڵدەی مەدەن، نزیکی مەکەون، لەگەڵی دامەنیشن، دەعواتی مەکەن، خزمەتی مەکەن، ڕێزی لێ مەگرن. هەر کەسێک داهێنراوێک دابهێنێت، باش گوێی بۆ بگرن، یا داهێنراوەکە داهێنرا و مردووە ئەو زیندووە کاتەوە. جەریمەی یەکەم چییە؟ داهێنانە بەناوی دینەوە. ئەگەر بچی سەیری مبتەدیعەکانی پێشین بکەی کە لە زەمەنی پێشینە بیدعەیان داهێنا و پێشینی ئەم ئومەتە حەزەریان لێکردن و خەڵکیان لێ ئاگادارکردون و لە مەجلیسیانە دانەنیشتن و سەڵاویان نەدەکردون و مردون شو جەنازەیان نەکەوتون، نەخۆش کردوون، نەچوون بۆ لایەن، ژنیان نەداوتێ، جوابی دەعواتیان نەیاونێ، مبتەدیعەکانی ئەم زەمانە بیدعەکانیان چۆتە کوفرەوە. بۆیە فەرمێ من حەدەثە، ینی بەس دای بهێنێت، یا گەردای نەهێناوتمان داهێنەراوە ئەم گەشەی پیاوەبانگەوازی بۆ وکات، هەر هەمان حکمیە. جەریمەی یەکەم ئەوەیە. جەریمەی دووەم ئاوە محدثەن، داڵدەی بدات، سەری بخات، هێلانەی بۆ خۆشکات، ئەعوانی بێت، فعليه لعنة الله. جابزانە کاوو کارەکە زۆر گەورەیە. فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين. كابو لعنت لمبتدع دروسه پیغمبر صلى الله عليه وسلم لعنتي لكردوه. فعليه لعنة الله. مبتدع كلما زادت صلاة وصياما وزكاة وحجا وجهادا وعمرة زاد عند الله بعدا. سوسي مصيبة بلا حتى أو عبادة زياد كاها لخوا زيادة بدولك يتوه كابزانة چند مبتدع چند لچکارە ساتێکە لە چ هەلاکێکە هەتا ئەو عیبادە زیادکە پێوە وایە ئینسان تا عیبادە زیادکە لە خوا نزیک بێتەوە، بەس ئەو تا زیادێکە لە خوا دوورەکەوێتەوە، چونکە بۆ بەخوا ڕازی نییە. ئەمجاوە ئاوا من ئاوا محدثان، ئەوە ئێمە خۆمان مبتەدیع نین، الحەمدولله بیدعەمان دانەهێناوە، چێژ ڕەدامانهێناوە. زۆر شتەیە ئەگەر جاهیل عارف نەبی بە ئەهلی سونە، ڕێگەی ئەهلی سونە نەناسیت، وەکو عومەرە فەرمێ عوروەتەن وردە لإسلام درجة بخوش نازنيت ما لم يعرف الجاهلية. بۆیە هەر کەسێ جاهلیت لە ناسێت ئیسلامی جۆ خۆی ناناسێت. ئێمە لەناو بنەماڵەکانمان کە لە دایک بوون، باوکو دایکەمە نوێژی کردووە، سوبحان الله، و قورئان خوێنراوە، جاهلیتمان نەبینی بەو معنایە. ئیسلامێکی کاڵی شەفەویمان لە دەمی دایک و باوکە وەرگرتووە. ئەوەکتمان ئەمە الحەمدولله داهێنراومان نییە. ئەی چۆن جەریمەی دووەم نەمانگرێتەوە ئاوا محدثەن، چۆن داڵدە دەری مبتەدیع نەبین بە سێ خاڵ. من لم يبدعه، هەر کەسێ تەبدیعی مبتەدیع نەکات، الحقوا به، هەر حکمی ئەوی هەیە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش لەعنەتەکە ئەوانیش باس کرد. من آوى محدثا ئەمجا عقوبەکەی باس کرد، فەرمی فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين. من لم يبدعه، هر کەسێک مبتدع تبديع نكات، تبديع يعني پشتی تێ نەکات، لێی دوور نەکەوێتەوە، هەروەکو ئەوایە. صوب أمره، عظمه، قسەکانی بە گەورە سەیر کات، مەکانەتی بۆ دابنێت، گوێی بۆ بگرێت. الحق به، هەروەکو ئەوایە. جلس معه، لەگەڵی دابنیشێت، ڕێزی لێ بگرێت، زیارەتی بکات، هەروەکو ئەو مبتەدیع وایە. کەوابوو واتێ نەگەی تۆ مبتەدیعنی درتەوا و سەلامەت دەرچویت. هەر یەکێ لەم خاڵانە جێبەجێ نەکەیت، هەمان حکمت هەیە، هەرچەنە عیبادەتکەی بۆ خۆی گەورە هەر لە خوا دوورەکەویتەوە. کەوابوو کارەساتی بیدعە بۆ دین هیچ کارەساتێکی ناگاتێ. کارەساتی مبتەدیع بەسەر ئومەتی ئیسلامەوە
هیچ کارە ساتێگەنی ئەوە قرس و گران بێت و هیچ کارە ساتێکیش نییە ئەو حەلی قورس بێت هەموو شتێک حەلەکرێت بەس مبتەدیع حەلی نییە بۆیە بینی ئێستا ئەو هەموو ناڕەحەتی لە بینی موسڵمانانەیە خودی خۆیان موسڵمانانن یان دوژمنەکانن کە گاو ڕجوولەکەی هەمومان لە دۆڵا ماڵین کە چێ موسڵمان خۆیەتی بۆ چونکە بەدی ڕازیە ئەگەر ئێمە بین گەڕێنەوە سەر ئەسڵی ئەم دینە کە سەحابەیە ڕەضی الله عنهم چۆن ئەوان متفق بوون لەسەر یەک شت کە ذاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە گەڕیانە بوو دێ خۆی سەر پێغەمبەر نەماوە مەزمەنهجەکە باقیە وأن هذا صراطي مستقيما الله وعدي دعوة كأو دين باريزت أو كبيوت الدين ومنهج